بینەرانی خۆشەویستی کورسان نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەم شەو لەگەڵ جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەمانەوێ هەموو دەردەدڵیەکانی خەڵک باسکەین، بزانین هۆکار چیەوە، چارەسەر چییە. ئەو لە دید و تێڕوانینی خۆیەوە باز لە کێشە و گرفتەکانی شاری سلێمانی دەکات، لەباری خزمەت گوزاری، لەباری ڕێگری، لەباری پاڵپشتی، هەموو ئەوانەی کە باشن و هەموو ئەوانەی کە خراپن و چۆن ئەتوانرێت چارەسەر بکرێت، چۆن بتوانرێت کە ئەو پێشکەوتنانە لە ئاست تەمۆح و داواکاری خەڵک دابێت. ئەم شەو لەگەڵ بەڕێز بەرزان شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی گفتوگویەکی تایبەت ئەنجام بدەین. کاک شێخ زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس دەکەم. سپاس زۆر بەڕێزان. وەڵا پێم خۆشە گفتوگۆکەمان زۆر ڕاشکاو بێ، وەکو لە ئەنجومەن دانیشتبین و کامێرەی لێ نەبێ. من لە خزمەتان. سپاس دەکەم. کاک شێخ، دۆخی خزمەت گوزاری لە سلێمانی و بەگشتی لە سنووری ئەوەی کە فۆکەسی ئەنجومەنی چاوی ئەنجومەنی پارێزگای لەسەر چۆنە؟ ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی باسی خزمەت گوزاری کەین، ینی ئەوە کارەبایە خۆت شارەزایانی ماشەڵای لێوێ ئەوە کارەبا خزمەت گوزاری بڵێن شارەوانی کە بریتێ لە پاک و خاوێنی ئەوانە ڕاستە ڕۆژانە خۆڵ و خاشاک بۆکرێتەوە، بەڵام بۆ خۆشەبینی و بارانێک تۆزێ بەخۆڕ بوو تووشی چه قەیرانێ بووین لە چەند شوێنێکی سلێمانیانی ڕێگری لە هاتووی هاوڵاتی کرد. بەڕاستێکی ئیتر خۆ لەوانەیەوەی کە لە سلێمانیا هەیە بە تەنیا هەر خزمە گوزارەکان نەبێ، هەنی بەڕاست سلێمانی کێشەیەکی